ئێستا چەند شارەزای لەهاکردن بەخواجار هیچ فێر نەبووین. کە بینم سەرکەوتووە هەست بە هیچ زەحمەتمانەبوون یەک ناکەم بە ڕۆژحاڵم کامڕۆم تەلە بە جوانانە بینم کام خۆناغی خوێندنیان بە سەرکەوتوی بڕیوە و زۆر خۆشحاڵم بە تایبەت بۆ سەرکەوتنی کچەکەم لەم خۆناغەیە دوای سەرکەوتنی بۆ خوازم هەستەکەم ئەو ئەزیەت و ماندووبوونەی کە کێشاومە لەگەڵا بەزەح نەڕۆشتووە و جێگای خۆی گرتووە هیوادارم هەموو ئەوانی تری سەرکەوتو بن. تا چەند خوێندنی ئەم زەحمەت بە بۆ ئێوە باری ئێوەی گران کردووە؟ وڵی خۆت زانی لەم ڕۆژگاری ئەمڕۆدا بای خۆی زەحمەتی سەرشان هەیە و ئەرکێکی زۆر لەسەر باوکودایەکان دروستە بەوەی مەساریف و بەوەی هاتوچۆ و ڕێگامەش بۆ ئێمە خۆمان لە سلێمانی ئەمیش لێرە دەرچەکەی خوێندۆ لە ئەڵەبجا بەڵام کە بینم سەرکەوتووە هەست بە هیچ زەحمەتمانەبوون یەک ناکەم بەڕاستی خۆشحاڵم وازانم هیچم نەکردەوە کە بینم کە سەرکەوتووە. ئەم دوو ساڵە لێتانەوە دوور بوو ئەم لە داخلی بووە بۆ ئێوە تا چەند ناڕەحەت؟ وڵایی بە تایبەتی چکە من خۆم لێرە داوام هەیە لە هەڵەبجەیە یام سەردانیەکەم و ماڵۆشم بە تایبەتی هێنەوە بۆ لای سەری لێبەن و نەمانێڵاوە ئەو دووریە زۆر دروست بە لە نێوانمانە جا لەبەرەوە ئێماسمان بە دووری نەکردووە یا ئەو گەڕاوەتەوە یا ماتوین بۆ لای لە نزیکەوە ئاگامان لێی بۆ بۆی پاڵپشتی بوون بۆی بە شێوازێکی باش خوێندەکەی بکەو سەرکەوتوو بێ. کاتیان سلااو لێبێ هەستان چۆنە ئەمڕۆ ئێوە دوای ساڵانێک؟ وڵا هەستێکی زۆر خۆشمێ کە دوای ئەو هەموو ساڵە خوێندنە لە کۆتایی یاگەم بە قۆناغێکی تازی خوێندن ئەوەش کە ئەوەیە خزمەتکەم بە وڵاتەکەم لە ڕێگەی ئەو خوێندنی کە خوێندومە و زانستی کە هەمە ئینشەڵا بین بە سمبولێکی گەشت بە وڵاتەکەمە. چ بەشێکتان تەواو کردووەوە؟ تەکنۆلۆژیای زانیاری ئایتی. ئارەزوی خۆتان بوو؟ بەڵێ. خوێندن لە دووری دایک و باوکمانەوە لە داخلی تا چەند بۆیەوە ناڕەحەت؟ وڵی تا ڕادێکی زۆر ناڕەحەتە تۆر لە داخلی بی لە دووری ماڵەوە بە خۆت بەرپرسیارەتی هەڵگریت و خەریکی خواردن و پاکردنەوەی داخلی ئەو بەزم و هەرایی زۆرە بەڵام تا ڕادێکی زۆریش نیانهێشتە کە هەست بە دووریە بکەم و بۆ کەم تەرخەمیەکەم. خەڵکی هەڵەبجە چۆن بووە لەگەڵ ئێوەیە؟ وڵی خەڵکی هەڵەبجە تا بڵێ کەسانی باشن میوان دۆستن ینی ئەوەی کە لێرە بینیومانە لە کەم شاریکە ئەیبینی هەستمان بە بێگانی نەکردو لە ناویان. پلانی دوای خوێندنتان چییە بەتەمای چین؟ وڵی ئینشەڵا دەستکەین بە ئیشی خۆمان ئیشی هاک. ینی بەتەمان ببن بە هاکەر؟ وڵی ترەگەر خۆمەلی لێبێ هەموو شتێکە بێ دامەزراندن نابێ بکەیت چکە هیوا هەیە 10 ساڵ 20 ساڵە بێتە خەڕۆجی کرۆ دانەمەزراوە بێ بچیتە کەرتی تایبەتەوە بە دوای ئیشی خۆت تا بڕۆی خۆت هەوڵبەی بۆی خۆت پێ بگەێنی. ئێستا چەند شارەزای لەهاکردن؟ بەخواجار هیچ فێر نەبووین.